إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته لو تاري أمرودا لخزمتي إيوي لفيسبوك لخزمتي إيودا خواهي قورا بكاتا معي أوي أمشول كردني مزقوتا بيتا خير همو لايكمان بزوترين كاتش خواهي قورا دروي مزقوتا كانش كاتوا ودنيا آسايب كاتوا إن شاء الله وتاري أمرومان لرقي فيسبوك وبناو نشاني لم كاتدا بيوستا چی بکەین یان چی ئەرکێ جێبەجێ بکەین ئەتوانین هەردوو ناونیشانەکەی لێ بدەین ئەفەرمن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی ئەو ئایەتە لە قورئانی پیرۆزدا هاتووە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا ئەفەرمێ من یعمل سوءا یجزا به ولا یجد له من دون الله وليا ولا نصيرا أما آية الشرينة لتفسير داهاتوا إمام أبو بكر رضي الله رحمته خواي لبه خواي پروردگار فرمي هر كارو کرده إنسان مروف ديكا خواي قولا پاداشتي داتوا أقا بچاكا بأقا بخرافة إمام أبو بكر رضي الله رحمته خواي لبه فرموي أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم فكل سواء عملنا يجزينا ئەی پێغەمبەری خوا پەروەردگار کاتێ ئێمە گوناح و خراپە بڵێین کردەوە چاکەکان پاداشتی چاکەمان دەداتەوە کاتێ کرداری خراپ ئەنجامەدەین مرۆڤ کە کردەوەی خراپەکە خوا چی پاداشتێکی دەداتەوە ئەمە پرسیاری ئەبوو بەکر بوو لە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لە تەفسیری ئەم ئایەتەدا غەفەر الله لەک پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمووی ئەی ئەبا بەکر غفر الله لك يا أبا بكر خواهي قولي ليت خوش بي أي أبو بكر آية نزلاني وألست تمرض وألست تنصب وألست تحزن وهتاك وتاي حديثة كذا رحمتي إخوان ليدي أي أبا بكر آية مروف نخوش ناكوي آية مروف خفتو قارنا يتسردليا آية مروف حەزین نابێ ئایا مرۆڤ بەڵاو موسیبەت نایە بەسەریدا نەخۆش ناکەوێ ئیمامی ئەبوو بەکرش فەرمووی قالوا بەلا یان قالە بەلا بەڵێ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمووی دە ئەمانەیە خوای گەورە بەمانە گوناحەکانی ئەسڕێتەوە یعنی ئینسان کاتێ نەخۆشەکەوێ بەڵاو موسیبەت دێتە سەریا بزانەوە کەفارەتی گوناح خوای گیان بەمانە پاک دەکاتەوە والصابرين في البأساء والضراء وحين البأس أولئك الذين صدقوا وأولئك هم المتقون أواني خوغرن لكاتي مصيبة بلادا لكاتي ناخوشيدا لكاتي نخوشيدا خواجان أو كسانا أولئك الذين صدقوا وأنا الرازقون لكاتي تنانا دا خويانا قرن صابرن خوراقرن وأولئك هم المتقون أوانا أو كسانا كالأخوة دەترسن و زۆر نێزگن لەخوا وەلەخوا دەترسن ما يزال البلاء بالمؤمن والمؤمنة پێغەمبەری نازدارە فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر بەڵاو موسیبەتێ تێتە سەر پیاوێکی مسلمان ئافرێتێکی مسلماندا هەردوو گیان هەردوو ڕەگەس ئەفەرمێ في نفسه ووالدي وماله واتە لە خۆی و ماڵ و مناڵی و ماڵەکەیشی هەرسێکی حتى يلقى الله وما عليه خطيئته هەتا ئەگەیەتە دیوانی خوا بە هیچ بێگوناحیەک هیچ گوناحیەک نامێنێتەوە واتە یان بە نەخۆشی خۆی یان بە مناڵەکەی ماڵ و مناڵی یان بۆ نمونە بە ئەو پارە و پولەی کە کۆی کردێتەوە هەر کام لێ ناو بچێ خوای گیان ئەوە پاداشتی دەداتەوە لە جیاتی تاوان و گوناح دایدەنا بۆیە پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام إن عظمة الجزاء ما عظم البلاء گەورەترین پاداشت لەگەڵ گەورەترین کەچیە بەڵایە هەرچی کاتێ
لە ژیان تا تووشی چی بەڵاو موسیبەتێک هاتی زۆر گران بوو لەسەر و قورس بوو، ئەوە بزانە پاشترین و چاکترین پاداش لەوەدایە کە پێغەمبەری خوا فەرمووی فەمەن ڕەضا، هەر کەسێ ڕازی بوو بەو قەدەری خوا دای پێی ئەوە خوا لێ ڕازیە، ڕەضا الله. ومن سەخەتە، هەر کەسێ ناشکر بوو ڕازی نەبوو بەو قەزا و قەدەرە ئەوە خوای گیانش لێ ڕازی نییە و تووڕێلی، کە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕۆژی قیامەتە خەڵکان هەمووی کۆ دەبێتەوە کە هەمووی کۆ بوو ئەوانەی لە ژیانیاندا تووشی نەخۆشی هاتوون بەجیادا ئەندرێن، ئەوانەیشی کەوا نەخۆشی و ناخۆشیانش نەدیوە هەردووگی لە دنیادا بەجیادا دەمرێت. پێغەمبەری خوا لەم حەدیسەدا زۆر موژدەیەکی خۆش ئەداتە ئەو کەسانەی کە نەخۆشن، ئەو کەسانەی کە تووشی ناخۆشی دێن. ئەفەرمێ يود أهل العافية يوم القيامة، أهل عافياني أهل أواني خوش بختن جيانيان زور خوش بوه ناخوشي و نخوشيان توش نهاتوه. أفرمي أمانة ما شاءكن حتى يعطي أهل البلاء الثواب، حتى أبينين بچاي خوان أواني توشي بلا مصيبتاتون پاداش دكرين لا يخواو كاتي أيان بينين پاداش دكرين بيغمري نازار فرمي عليه الصلاة والسلام تمناكن يك تمناياني أو تمناش أوي فرمي بيغمري خوا آواتيان أوي بقرينو بو دنيا گوشتي گيانيان بمقاشي بشتي راكشن بز گيانيان بوي أو پاداشتيان دسكوي كأبيني أوان چنه پاداشتكن وخلا تكرين لا يخواي پروردگار. بوي بيغمري خوا فرمي عليه الصلاة والسلام حديث من صحيحة ولا ترمذيات وبا درجة حسن، حديث كان ترمان الشموي صحيحة بلان بو أوي كاتك زور نبع کەواتە ئینسانی ماندار و ئینسانی بڕوادار بزانێ لە دنیادا ئەگەر چەندێ تووشی ناخۆشی بێ هەموو ژیانت ناخۆشی بێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کەسانەی کە لە دنیادا زۆر ناخۆشیان بینیە خۆشیان نەبینیوە کاتێک خوای گەورە موژدەیان پێدا بچن بۆ باشت بە جبریل و مەلایکەکانی باشت ئەفەرمن ئەو مەلایکانە بیان بەنباب بەشتا بگەڕێن ئەڵێ یەک فڕێ ناو باشتیان پێ لێ ئەدەن و پێیان دەڵێن ئایا لە دنیادا ناخۆشیتان بینیوە؟ هیچ ئەوان شەڵێن قەت ناخۆشیمان نەبینیوە لە دنیادا، بەس بە خۆشی ناو باشت ئەوانەیشی خوا پەناماندا دنیا هەمووی خۆشیە بۆیان ئەیان بن بە ناوی دۆزەخا و دەگەڕێتەوە ئەڵێن خۆشیتان دیوە لە دنیادا ئەڵێن قەت نەمان بینیوە خۆش. بە جەهەنەم خوا پەنامامدا هەموو خۆشیەکانی دنیایان لە فکرە چێ. ئەمە پێغەمبەر نیعمەتی باشت و نیعمەتی کە دۆزەخ لەگەڵیدا. ابن مەسعود فەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ لە دوای هەموو خۆشیەک ناخۆشیەک دێ، لە دوای هەموو ناخۆشیەک خۆشیەک دێ. یعنی ئینسان ئەگەر جەستەی ساغ بوو خۆی ئامادە بکا بۆ نەخۆشی کە نەخۆش کەوت خۆشی ئامادە کە بۆی چاک بێتەوە. ئیتر ئەگەر چاکۆ بوو لە دنیادا ئەگەر وەفاتی کرد شەهیدش بوو ئەوە بە تەئکید دیارە ئەوەی کە بووەتە نەسیبی ئەوە چاکترین و باشترین شتە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە کۆتاییدا خوا گیانە فەرمێ حەدیسی قودسیە ئەفەرمێ ئیذا ابتلەیت عەبدی واتە ئەگەر هاتوو بەندەکەم تاقی کردەوە بە بەڵا و موسیبەتێک ئەگەر خۆی گردەوە و ناشکوری نەکرد هیچ پاداشتێکی نییە جگە لە بەهەشت نەبێ. کەواتە ئێمەی مسلمان ئەبێ لەم کات و ساتەدا نەخۆشی و ناخۆشی زۆرە بەسەر هەموو لایەکمانە ئەبێ لەگەڵەیە ڕابین وریابین ناشکوری نەکەین و هەوڵش دەین ئەوەی کە چارەسەر ئەنجامی بدەین و پاشانش ئەوەی کە ئیسلام و ئەوەی قورئان و سونەت داوای لێ کرد و ئەنجامی بدەین. خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکوانەی نەخۆشن یا ڕەبی بە تایبەتی داوا دەکەین داوای دوعای خێران کردووانشی داوایان نەکردو خوای گەورە لە هەمویان خۆش ببێ ئەوەی کەوا وەفاتی کردووە بەم نەخۆشیە خوای گەورە بە شەهید بنووسێ یا ڕەبی خوای لە تەپاڕۆین ئەوەیشی کەوا نەخۆشە خوا شفای بدە ئەوەیشی کەوا لە ساغە خوای هەموومان پارێزی لەم نەخۆشیە خوای ئەم نەخۆشیە لەسەر وڵاتمان لەسەر هەموو ماڵێکمان خوای گەورە دووری بخاتەوە یا ڕەبی خوای لە تەپاڕۆینەوە ژیانمان بۆ ئاسایی بکەیتەوە دەرگای مزگەوتەکانمان بۆ بکرێتەوە ژیانمان ئاسایی بکرێت و ڕەحم بە هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین. الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه منيب. أما بعد زۆر برا زۆر خۆشەویست زۆر عزیز داوای دوعای خێران کردووە ئێمەش بەردەوام ئەڵێین بە خۆمان و بە ئێوەش ئەڵێین بەردەوام لە دوعای خێردا موسڵمانان
بێبەش نەکەین چونکە ئینسانی ئیماندار یەک دوعا بکات بۆ برایەکی مسلمانی بەڵام ئاگای لێ نەبێ ئەوە مستەجاب و ڕەت ناکرێتەوە. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت پێغەمبەری خوا هەر کەسێ دوعا بکات بۆ یەک مسلمانێک بە ئەندازەی هەر بڵێ اللهم اغفر للمسلمین والمسلمات لە کوڕەی زەویدا چەندێ مسلمان هەبێ بە پیا و بە ئافرەتەوە بە ئەندازەی ئەوە خوای گەورە خێرت بۆ دەنووسێ. اللهم اغفر للمؤمنین والمؤمنات ئەگەر ئەمەش بڵێ ئیماندارش چەندێ لە ئەندازەی سەر زەویدا هەبێ خوای گەورە بە ئەندازەی ئیمانداران پاداشتت بۆ دەنووسێ. ئێمە دەتوانین لەم ڕوانگەوە کە دوعا بکەین بۆ هەموو لایەکمان إن شاء الله. اللهم اغفر للمسلمين والمسلمات اللهم اغفر للمؤمنين والمؤمنات من أهل السنة والجمعة والجماعات اللهم اشف مرضانا يا أكرم الأكرمين. اللهم احفظنا من هذا الوباء اللهم احفظ بلادنا وبلاد المسلمين آمين. فرمون يوتوان شوار كات نيوش بكن خواهي قرر لأيما شو لأيوا قبل